فەرمووی پرۆژە یاساکان سێ خوێندنەوەی سێ جەلسەی بۆ کرێ. جەلسەی یەکەم و دووەم لە ساعت هەفتای کە بریتیە لە ئەجندەکەی لە دەستنیشانکردن و لە خەریتەکەی و لە کۆدەنجی لایەنە سیاسیەکان. سوپاس بۆ خوا و سوپاس بۆ هەموو لایەنەکان، سوپاس بۆ حکوومەتی عێراقی فیدرال، سوپاس بۆ مەجلیسی نەوابی عێراقی بە ئۆکەی و بە ئیجابی و بە باشهاتووە. جەلسەی سێم بەس دەنگدانە کۆمەڵی ئیشکالاتی سیاسی دروست بوو لەم بینە لەسەر بودجە بینی عێراق و وڵاتان، بینی عێراق و هەرێم، دیارە پەرلەمان ئەجندەکانی بەپێی ئەو لەوێ دانێ. ئینشەڵا هیوادارین لەم مانگی هەشتا ئەوپەڕی لە مانگی نوێ بتوانن جەلسەی سێم بکەن و بە کۆی دەنگ بە پارێزگابوونی هەڵەبجە بچێتە بواری جێبەجێکردنەوە. بە پلەی یەکەم ئێمە لەگەڵ پەرلەمانتارانی لایەنە سیاسیە کوردیەکان بە هەموو ڕەنگانەوە قسەمان کردووە و وزارەتی ناوخۆ و حکوومەتی هەرێم و ئەنجومەنی وەزیرانیش لەگەڵ هێزە سیاسیە باڵەکانی ناوەڕاست و خواروی عێراق قسەی کردووە چۆ خۆ زانی ئەمە ئەجندەی سیاسی لە پشتە و ئەگەر هێزە سیاسیەکان کۆدەنگ نەبن هیچ شتێک لە پەرلەمانە تێناپەڕێ.